کوڕەکەی کوشتووە فیشەکانە مناوە بەسەر دڵیەوە باوکیشی برینارە وڵا ئەمڕوو داوە ئەمی شەمان ڕسمیە قانونیە لە گومرگی سلێمانی گومرگە کرێ ئەچێتە ئەم گوندانەی شار باژەر لەوێ ئایتر هەمووی لەژێر بارخانەکان کە لێی داگیرێ لەو مەخزانانە لەژێر چاودێری ئاسایشایە ئەوە نی ئاگای لێ نەبێ لێوە بارێکە بێنە خوارێمە بە 50-60 هەزار ئەمە هاتووە هەستاوە چۆتە سەر ڕێگاکە قەسی کوش کوڕەکەی کوشتووە فیشەکانە مناوە بەسەر دڵیەوە باوکیشی برینارە لە خەسخانەی شارە سعات 6 بانی تەلەفۆنی بۆ کردم کتی فریام کۆتەقان لە کردم پاسەوانی سنوور و کوڕەکان کوشتم و خۆشم برینارم ئەوەی کە کوژراوە تەمەنی چەنێ و چی تۆیە باوکی بورزام و تەمەنی 7 ساڵە هۆکاری کوشتنەکەی چییە بە دیاریکراوی والله هۆکاری کوشتنەکەی تعدا لە خەڵکی فەقیر و هەژاریەکەن هیچێکە نییە ئەمە چەند ساڵ دووسێ حاڵە دیکەەوە پێش ئێستا ئەمە ڕوویە گومرگی سلێمانی گومرێک با هەر نەیکا بۆ ئێمە ئەم وەستە با نەیکا ئێمەش نایکەین بە قاچاق نایکەین ئێمە بەڕێز ئیشی ڕسمیەکەین ئیشەکەی ئێوە یاسایی بووە یاساییە ئەمە وەستەکەمانە جوان سەیری کە بە یاسایی لە گومرگی سلێمانی گومرگ کراوە بەس جەماعەتی پاسەوانی سنوور سەرانە لە خەڵکە سەنن تعدا لە خەڵکەکەن ئەوەی پاسەوانی سنوور بە خەڵکی شار باژێرێکە حکومەتی بەعز نەیتوانی پێی بکە هیچ کێشێکی تایبەتان هەیە کێشەمان لەگەڵ هیچ کەسێنی ئەمە کاسبین بارێ بە 50,000 دینار خۆی و کوڕێکی و باوکی بەسیارەیەکەوە چوونە خوارەوە بە 50,000 دینار پێشتر چەند ساڵە پێش ئێستا زەلامێکیان کوژدار لە مەنتیقەی ئێمە چیتان بۆ بکرێت داواکاریتان چییە وڵی داواکاریمان هەیە لە حکومەتی هەرێم بە تایبەتی لە کاقوباد و کاکباڤێڵ ئەم کەسە بە لە ڕێیان نەڕوە حەقی ئەم کوڕە وەرگیرێ ئەمە تعدا لێمانەکە یەک ڕێگا حەلەیە یان پاسەوانی سنوور واز دە خەرگە فەقیر و هەژارەکە بێنێ یان ئێمە لابن لەو دیانە و با چۆڵ بێ و تەواو بڕایە هیچ شتێکەمان تەندروستی باوکی چۆن ئێستا والله ئیشەڵا باشە بێ